بزنە چێویەکان لە پێنجوێن دۆخیان خراپە بەهۆی تێنوێتی شاخەکان بەجێ دێڵن و لە دەشتاییەکان نزیکە بنەوە. بەپێی ئامارێکی 1964 تەنیا لەم مانگەدا لە هەرێمی کوردستان حەوت ماتۆر سوار گیانیان لەدەستداوە. سڵاوتان لێبێت. ئەو ئاگرەی شەوی ڕابردوو لە سنووری گوندی سۆربەش لە دەشتی شەمامکی هەولێر کەوتەوە زیانی زۆری گەیاند و دانیشتوویەکی گوندەکەش ئەڵێت ئاگری لەو شێوەیە پێشتر وێنەی نەبووە مەگەر ئاگرەکانی کالیفۆرنیا و ئەمریکا ئەوەندە گەورە بوو بن. لە ئاگرەکەدا ڕەنجوماندووبوونی هەشتمانجی جوتیاران و 100 دۆنم دەغڵودان بوون بە سوتماک. شەوی ڕابردوو لە کاتژمێر 9:38 خولەک ئاگرێکی گەورە لەو گوندەی ناحیەی شەمامک کەوتەوە بەهۆیەوە 1000 دۆنم گەنمی داچێنراوی جوتیاران سوتا. سەرکەوت محەممەد هاوڵاتێکی هەولێرە و ڕۆژی هەینی بۆ سەردانی ماڵە خەزورانی سەردانی گوندەکەی کردووە بە 1964 وت کە ئاگرەکە دروست بوو هەر فریاکەوتن ماڵ و منداڵ ببەنە دەرەوە خۆیان ڕزگار بکەن. بەوتەی کاوە ئەحمەدیش کە دانیشتوێکی گوندەکەیە ئاگری وە وێنەی نەبووە مەگەر ئاگرەکانی کالیفۆرنیا و ئەمریکا ئەوەندە گەورە بوو بن. وشکە ساڵی نەک هەر کشت و کاڵ و جوتیارانی بێهیوا کردووە ئەوە تا تەنجی بە جیهاندارانیش هەڵچنیوە. ئەمە هەر لە خۆوە نیە ڤیددیۆیەک بۆ 1964 نێدراوە تایدا دەرەکەوێت ژمارەیەک بزنە چێوی بۆ دەستکەوتنی ئاوی خواردنەوە بۆ دەشتاییەکانی قەزای پێنجوێن دابەزیون لەناو زەوی و کشت و کاڵی جوتیاران تەراتێنیانە. ئەم ساڵ نەستوری پێنجوێن بڕی بارانبارین وەک پێویست نەبووە ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە سەرچاوە ئاوەکان و کانیاوەکان لە کەمی بدەن. مقدم سەردار ئەحمەد بەڕێوەبەری بەشی پۆلیسی دارستانی پێنجوێن بە 1964 وت وەکو پۆلیسی دارستان ئاگادارن کە بزنە چێویەکان دەرکەوتون و بە دوواداچوون ئەکەن بۆ جێگە و ژمارەیان. وتیشی چاودێریان ئەکەن و دوای زانینی ژمارەیان ڕێکاری پاراستنیان بۆ جێبەجێ ئەەکەن و ئاویان بۆ دابین ئەکەن. وەک ئەوەی مقدم سەردار باسی ئەکات پێشتر بەڕێوەبەری پۆلیسی دارستان بووە لە هەریەک لە قەزاکانی سەی سادق و شارباژێر بەڵام وەک دەڵێت یەکەم جارە ببینم بزنی چێوی بۆ دەشتاییەکان بێنە خوارێ و پێ ئەچێت بەهۆی وشکە ساڵی و بێئاوی ئەو دابەزینەیان ئەنجامدا بێت. لقی بەڕێوەبەرایەتی خۆراکی کەرکووک سەر بە وەزارەتی بازرگانی عێراق هاواری لێ هەڵساوە و داوا لە هاوڵاتیانی کەرکووک و قەزام ناحیەکانی دەوروبەری ئەکات کاکە وەرن کارتی بایعیەکە نوێ بکەنەوە. ئەمە دووەم جارە وادەکە درێژ ئەکرێتەوە پێشتر دەڕۆژ درێژکرایەوە ئەم جارەش بڕیاریاندا تا ڕۆژی شەشی ئەم ساڵ ماوەی نوێکردنەوەی کارتی خۆراک درێژ بکەنەوە. بەڕێوەبەرایەتیەکە بە قسەی خۆش ئاگاداری کەرکووچیەکانەکاتەوە دەڵێت بۆ خەڵکی ئازیزمان لە شاری کەرکووک و قەزام ناحیەکانی ماوەی نوێکردنەوەی کارتی بەشە خۆراک درێژکرایەوە تا کارتەکانتان نوێ بکەنەوە و بەشە خۆراکەکانتان بلۆک نەکرێت. دوایی کەس گلەیی نەکابایەکانتان ئەبڕێت. ئێستا مەرجی سەرۆکی بۆ بەدەستێنانی کارتی خۆراک کارتی نیشتیمانیە کە ئێستا بە شێوەی ئۆنلاین ڕاگیراوە و تەنیا بە ڕێگەی پێدانی بڕی 25,000 دینار دەتوانیت وەری بگریت و ئیشەکە لە کۆڵ خۆتان بکەنەوە. بەپێی ئامارێکی خێرا کە 1964 ئەنجامی داوە تەنیا لە مانگەدا لە هەرێمی کوردستان حەوت ماتۆر سوار بە ڕووداوی هاتوچۆ و کەوتن گیانیان لەدەستداوە. زیاتر لەدا ماتۆر سواریش بریندار بوون. ئەمە مانای ئەوە نییە پۆلیسی هاتوچۆ دەستەوەستان بوو بێت بەڵکو ئەوە تا لە هەولێر چەند ماتۆر سوارێک کە بە کۆمەڵ سەرکێشیان بە ماتۆڕەکانیان ئەکرد و نمایشی مەترسیداریان ئەنجامەدا و پۆزیان بەسەر خەڵکەوە لێئەدا بەڵام پۆلیسی هاتوچۆ دەست بەسەر ماتۆڕەکانیاندا دەگرێت. هاتوچۆی هەولێر ڕایگەیاند لە لایەن تیمەکانیانەوە دەست بەسەر ژمارەیەک ماتۆر سکیلدا گیراوە کە بە شێوازی کۆمەڵ و لە شەقامەکان ڕۆیشتن و نمایشی مەترسیداریان کردووە. هاتوچۆی هەولێر ئەڵێت ماتۆڕەکان دوێنێ هەینی دەستیان بەسەردا گیراوە بداوەش لە ماتۆر سوارەکان ئەکەن لە کاتی لێخوڕین پابند بن بە یاسا و بنەمای لێخوڕینی سەلامەت نەوەک مەترسی بخەنە سەر ژیانی خۆیان و هاوڵاتیان هەروەها هۆشداری ئەوە شەدەن ڕێگا بە هیچ شۆفێرێک نادەن مەترسی بخاتە سەر سەلامەتی هاتوچۆ و ئەرچی خۆیانە هاتوچۆیەکی سەلامەت بۆ هاوڵاتیان دابین بکەن. ئەچما پێنجوێن لەوێ بینایەک هەیە هەم مزگەوتە هەمیش قوتابخانەیە. دیارە ئەم حاڵەتە لە بەشێکی ناوچەکانی هەرێمی کوردستان هەیە بەهۆی نەبوونی
بینای قوتابخانەکان ئێمە پارساڵ بە دوواداچوونێکمان کرد لەسەر بوونی پێویستی بینای قوتابخانەکان لە سنووری ئیدارەی سۆران دەرکەوتکە لە سنووری ئیدارەی سۆران هێشتا بەشێک لە قوتابخانەکان لە ناو کابینەکان وانە ئەخوێنن ئەو کاتە داوا لە وەزارەتی پەروەردەکرا کە بینای پێویست بۆ قوتابخانەکان لە سنووری ئیدارەی سۆران دروست بکات بەڵام ئەبینین ئێستا لە پێنجوێن ئەو بینایەک هەیە بینایەکە لە شوێنێکی مەترسیداری شەکەوتۆتە ژێر قەتپاڵی شاخێک هەروەک ئەنجومەنی ئەو گوندەکە ناوی بۆری دەریە لە قەزای پێنجوێن ئەڵێ مەترسی لە سەر قوتابخانەکە هەیە کە هەم قوتابخانەی هەمیش مزگەوتە بەهۆی ئەوەی کەوتۆتە ئەو شوێنە بەرزەوە ینی مەترسی ئەوەی هەیە قەتپاڵەکە بەهۆی ڕووداوێکی سروشتی بڕوخێ و ژیانی قوتابیەکان یاخود ئەو نوێش خوێنانەی ئەسنا ئەو شوێنە ببێتە ینی مەترسیان بکەوێتە سەر ئەڵێ چەند جارێک سەردانی لایەنە پەیوەنددارەکانمان کردو بەڵام تاکو ئێستا وەکو پێویست وەڵامیان نەدراوەتەوە ئێمە ئەزانین مزگەوتەکان لە دێرزەمانەوە خۆیان قوتابخانە بوونە فەقێ و زانا و عالیم و موریدێکی زۆری پەروەردە کردووە جێی هەڵوەستە لە سەرکردن و جێی شانازی ئەمە بەڵام ناکرێت لە ساڵی 2025 لە ناو مزگەوتێکدا زیاتر لە 50 قوتابی وانەی تێدا بخوێن و ژیانیشیان لە مەترسیدا بێت ئەکرێ وەزارەتی پەروەردەی هەرێم بە دوواداچوونێک بۆ ئەم حاڵەتانە بکات بۆ ئەوەی لە ساڵی 2025 چیتر قوتابیانمان لە ناو کابینەکان یاخود لە ناو مزگەوتەکان وانە نەخوێنن ئەمەش پێویستی بەوەیەکە دراسەیەکی وردی ئەم بارودۆخەی قوتابیان بکرێت و قوتابخانە یاخود بینای پێویست بۆ قوتابخانەکان لە هەرێمی کوردستان دروست بکرێت هەواڵەکانە پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.